کۆمسیۆنی هەڵبژاردنەکان بڕیاری داوە لە مانگی 11 هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئەنجامدات بۆیە لە ئێستاوە ئامادەکاریەکان دەستی پێ کردووە لە ئێستادا لە لقی کۆمسیۆنی هەولێری سەربەخۆ هەڵبژاردنەکان بنکەیەکی وەکو ئەنجامدانی تاقیکردنەوەیەکی سەرەتایی دانراو من دەمێت قسە لەگەڵ کاکەی سەر بکەم ڕاهێنەری کاک سەرسلااوت لێبێت دەمێت پێم بڵێ سەرەتا تاقیکردنەوەکە چۆنە بە شێوەیەکی کردداری دواتریش باز لەو گرفتانە بکەین کە پێشتر لە هەڵبژاردنەکاندا هەبووە بۆی ئەمجارە دووبارە نەبێت و یان چیتان کردو بۆ بابەتە بەڵێ ئەوە دوم تاقیکردنەوەی دەکرێن لەسەر ئامێرەکان تستی ئامێرەکان دەکرێتن حتا ئێستاکە الحەمدلله محاکاتی یەکەمیان تاقیکردنەوەی یەکەم هیچ کێشەمان نەبوو زۆر بە سەرکەوتوی ئەنجام درا ئەو جارە شیان حتاکو ئێستاکە تەقیمەوە سەعاتێک لە هەڵبژاردن دەستی پێکردێ هیچ کێشەی نەبووە و گۆڕاکارێکی زۆر ئەو جارە کرایە لەسەر ئامێرەکان مهمترینیان ئەوەیە کە جیهاز تحقق ئەوەی لۆ زیاد کرایە ئەو فەیسەی لۆ زیاد کرایە ئەویش ئەمە پێشووتر کێشێ پەنجەوەرمان زۆر بوو لە هەڵبژاردننی پێشووتر بەڵام ئەو جارەی بەڕێی ئەو فەیسەی هەمووی چارەسەرکرا ئینشاءڵڵا یعنی ئەو کەسێک کە پەنجەمۆری نەخینتەوە لە ڕۆژی دەنگدان دەتوانین بە فەیس دەنگ بداتن باشە کاکەی سەر پرۆسەکەی خێرا کردووە و دانانی بەڵێ زۆر ئێستا کەمە کە کارتی دەنگدانمان دێدە لێرە یەکسەر ئەوە دەکرێتەوە یعنی سرعەتی گەلە زۆرە یعنی هەر دەنگدەرێک تەقریبا ناگاتە یەک دقەی دەتوانی بە هەموو قۆناغەکان بڕواتن و بێتەوە وەرقی خۆ بێت لە ناو جیازی و دەنگی پێ لە دوایەوە قۆناغەکانی دیکە چین کاکەی سەر ئەگەر بۆ بگەڕێتەوە پەنجەمۆری دەکەین کە پەنجەمۆرمە گیرە یەکسەر QRی وەرەقەی وەردەگری کە QR دەبی لێرە سەح لێ بدرێتن پاشان دەینەکەن لێرە تەوقیع دەکەین تەوقیع لەگەل دەبی پەنجەمۆریش بکەی هەم دەرێت تەوقیع و بەسمە پاشان دەچێت پشت کابینەی لە پشت کابینەی کە دەنگت پێدا نابی تەسویل بکرێتن طبعا قەلەمەکەشی فەرقە دەزانن قەلەمەکە ئەلکترۆنیە ئەو قەلەمە یعنی ناسراوە لەکن ئەو جیازە ئەگە ئەو قەلەمە نەبیتن وەرەقی دەنگدانت باتڵ دەبی کوچەل دەبیتن باشە ئەو هۆکارانە چین کە ئەو با بڵێن فۆرمەی دەنگدان باتڵ دەبێتەوە لەوە ئەوەی هیچ قەلەمێک بەکارنانی ئیلا قەلەمی کۆمیسیۆنی نەبیتن ئەو قەلەمەی کە لەگەل پیکۆسی ناسراوە ئەو زە پاشان وەرقی خۆت بەو شێوەیە دەبیتن یعنی نابی ڕووی دەبی ڕووی لە عاردێ بیتن و یەکسەر تحلیل دەکات و وەرەقەکەی وەرە باشە کاکەی سەر لەمان ڕابردووی کۆمیسیۆن بڕیاریدا مۆرکردنی پەنجە نەمێنێت بڕیارە بۆم هەڵبژاردن لەسەر بواری جێبەجێکردن بڕیاری پێدرا خلاص یعنی کۆتایی پێهات ئەو جارەی حوبری ئەوەی نامێنێتن ئەوەی پەنجەی زۆر باشە کاکەی سەر